کە بەڕێزیان هەم چاودێرێکی سیاسی و هەمیش پێشتر لە کابینەکانی پێشتری حکوومەتی هەرێمی کوردستاندا جەنابیان وەزیر بوون و ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ ئامادەیە. کاکدارا سپاس بۆ ئامادەبوون. ئەمانەی لە عێراقدا ڕوودەدەن ئاقارەکەی بەرەوکوێ دەچێت، مەسیر و داهاتوی عێراق چی بەسەردێ؟ سڵاو لە بینەران، لە ڕاستیدا بارودۆخی عێراق زۆر ئاڵۆزەوە و ئاڵۆزیە شتێکی نوێ نییە. لە مێژووی عێراقا زۆر حاڵەتی خراپتری بەخۆی بینیوە و بەردەوام بە درێژایی مێژووی عێراق کودەتا و پشێوی و ئاڵۆزی بوو و ئەمەش جۆرێکی ترە. لە عێراقیان دیکتاتۆر حکمی کردووە، یان ئەگەر دیکتاتۆرەکان نەمابن ئەم پشێوی و ئاڵۆزیە دروست بووە بەداخەوە، یان ئێمە قەدەری ئەم گەلە بووە. ئێستا بارودۆخی عێراق ئاڵۆزە لەبەرەوەی عێراق لە کۆمەڵێک پێک هاتە و نەتەوەی جیاواز و ئاینی جیاواز وڵاتەکە دروست بووە. جگەلەوەی کێشەی نێوان کورد و حکوومەتی عێراقی شیعە و سوننە و کورد و سوننە و کورد و عەرەب و هەموو ئەمانە بووە، بەڵام ئێستا کێشەکان لە ناو ماڵی شیعەشایە. شیعەکان کە خۆیان زۆری نەبوون و حکوومەتیان پێکهێناوە لە دوای ڕوخانی ڕژێمەوە، پۆستە باڵاکانی ئەم وڵاتیان وەرگرتووە و هەوڵیشیان داوە لایەنەکانی تر کەم تا زۆر پەراوێز خۆن، بەڵام ئێستا کێشەکە کەوتونتە ناو ماڵی خۆیانەوە. دەبینین کەسێکی وەکو موختەدا سەدر کە تا ڕادێکی باش خەڵکێکی لایەنگری هەیە و خەڵکێکەیە کە کوێرانە شوێنیەکەون. کوێرانە شوێنیەکەون من پێم وایە بەڵێ. بۆچی؟ زانیە بەرەوەی ئەوە موختەدا سەدر وەکو مەرجەعی قسەکەوە ئەو خەڵکێش کە دوای کەوتون خەڵکێکی ڕەشوڕوت و هەژاری شارەکەن و هەرچی بڕیارێک کە موختەدا بیدا بەبێ لێکۆڵینەوە ئەمان جێبەجێیەکەین. ینی خەڵکێک نییە نخبە بن و کاتێک موختەدا سەدر بڕیارێکەدا لێکۆڵینەوە بکەن بزانە ناخواان بڕیارە دروستە یان دروست نییە، باشە یا باش نییە، بێ بە هەر شێوازێک ئاراستیان کەن وا دەڕۆن. ئەمە کوێرانەکەی بڕیارەکانی سەدر تاکو ئێستا کە باسیلەوە دەکەی کە بڕیارێک دەکات و دوای دەکەون، تا ئێستا بڕیارەکانی سەدر هەم بۆ کوتلەکەی و هەم بۆ عێراق و شقامی عێراقی دروست و گونجاو بوون. منم بڕیارانە گرد گونجاو بنیاننا بەس هیچ بەرهەمێکی نەبووە. ڕاستە سەدر بڕیاریدا لە پەرلەمان پاشەکشە بکە، من پێم وایە ئێستا پەشیمانە و ناشتوان ئەندامەکانی بگەڕێنێتەوە و جێگرەوان بۆ دانراوە. دوجار کە هەستی کرد لە پەرلەمان بێبەشە و لایەنەکانی تر دەبنە زۆرینەوە، حکوومەت دروست دەکەن و ئەگەر حکوومەتیش دروست بێ ئەم بێبەش دەبێەوە بەرکەنار دەکرێەوە، فشارێکی گەورەی لەسەر دروست دەبێ. بۆیە بڕیاریدا نەیەڵێ پەرلەمان کۆبێتەوە بۆی حکوومەت دروست نەبێ. دوجار بڕیاریان دابستنە بەردەمی دادگای فیدراالی و دواتر لەمەش پاشگەز بوونەوە. ینی مەرج نییە هەموو بڕیارەکانی تەندروست بن، بەڵام خەڵکی عێراق بێزارە لەم دەسەڵاتێکە گەندەڵێکی زۆر هەیە و خەڵک خزمەت گوزاری نییە، پێداویستەکانی وەدابین ناکرێت. وڵاتێکی دەوڵەمەندە بەڵام ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی عێراق بەرەو دوا دەڕواتەوە. بۆیە هەر کەسێک داوای گۆڕانکاری ڕیشەی بکە لە عێراقا پشتگیریەکەن. ئێستا سەدر کام داوایەکە نەکرد لایەنگرانی خۆی، خەڵکێکی زۆر لە شەقامی عێراقی ئەم داوای پێڕەوایە کە ئەم دام و دەستگایە نەمێنێ و ئەم محاسسە بەشبەشە نەمێنێ. من پێم وایە تەنانەت عەرەبەکان و سوننەکان و بەشێک لە بەعسیەکانیش پشتگیریەکەن کە دەرفەتێکی باشیان بۆڕخەوتووە لە دوای ڕوخانی ڕژێمەوە. ئێستا کەسێک بێ بڵێم دەسەڵاتە گەندەڵە و ئەبێ گۆڕانکاری بکرێت لە سیستمی سیاسی عێراق و لە دەستور و لە هەموو ئەمانە کە من پێم وایە لەمەدا باسیەکانی پشتگیریەکەن. باشە، بەڵام سەدر قوت و هێزی ئەوەی هەیە کە ئەم میکانیزم و سیستمی حکمڕانی لە عێراقدا هەیە بیتوانی بگۆڕێت. من پێم وانە سەدر قوت و هێزی ئەوەی هەبێ، هەرچەندە سەدرەکان خۆیان بەشێک لە پێکاتی خەڵقی عێراقن و کاریگەریشن و پشتیوانی دەرەوەشیان هەیە جگومانی تیانی، بەڵام وڵاتانی دەرەوە من پێم وایە وڵاتی ئیمارات، عەرەبستانی سەعودی، ئوردون، ئەمریکیەکان ناڕاستەوخۆ و تەنانەت تورکیاش پشتگیری بکەن. بەڵام لە هەمان کاتیشە ئەم بڕیارە زۆر سەخت و قرس و گرانە بتوانێت ئەم گۆڕانکاریە ڕیشێ بکە، چونکە پێکهاتەی تری شیعە کە زۆرینەن لەگەڵ ئەو گۆڕانکاریە نین و مەرجعەتی شیعە کە تا ئێستا بێدەنگە ڕۆژێک مەبەستم مەرجعەتی سیستانیە، ڕۆژێک لە ڕۆژان دەخالەت دەکاوە قسەی خۆی دەبێ، ئەوەش گۆڕانکاری تیا دروست دەبێ. ئێرانیەکان کاریگەری گەورەیان هەیە لەسەر عێراق، پشتگیری سەدر نین. پیان وایە هەر حکوومەتێک سەدر دروستی کا دەبێ لایەنەکانی تریشی ئالانی کەم هەندێکیان بەشدار بن بۆی ئێران ئاگادار بێت گۆڕانکاریەک دەکرێت. بۆیە ئەو لایەنانەش کەم نین و ئەم گۆڕانکاریانە ئاسان نین بتوانێت موختەدا سەدر بەم شێوازە بیکە، چونکە یا دەبێ
بڕیاری کودەتایەک بدا و سیستمێکی سیاسی نوێ دروستکە کە ئەمە زۆر زەحمەتە یا بەڕێکاری یاسایی بتوانێت ئەوە بە ئاسانی پەرلەمان هەڵوەشێتەوە بەبێ ئەوەی کۆبێتەوە یەکسەر هەڵبژاردن بکرێ ئەمان ئەستەمان لەم بارودۆخەیە و ناشکرێ ینی هەڵۆشانەوەی پەرلەمان ڕێکاری یاسایی خۆی هەیە و دوجارە بێ کۆمیسیۆن گۆڕینی ڕێکاری یاسایی خۆی هەیە گۆڕینی یاسای هەڵبژاردن ڕێکاری یاسایی هەیە ئەمە هەمووی کاتێوە تا هەڵبژاردنیش کە لێسادا داوایە کات لانگرانی سەدر و سەدر خۆی داوای دەکا هەڵبژاردنیش دووبارە قورسە لە عێراق ئەنجام هەڵبژاردن قورسە یەکەم هەڵبژاردن هیچ شتێک لە بارودۆخی نوێی عێراق ناگۆڕێ ئێستا و پەرلەمانتارانەی کە هەن خۆ جگەلەوەی سوێندیان خواردووە هیچ چالاکێکیان ئەنجام نەداوە هیچ یاسایەک دەرنەچووە هیچ بڕیارێکیان نەداوە دوجار لایەنگرانی سەدر 73 کەسیان هەبووە وا بوون بە 100 بوون بە 120 هیچ لە کێشەکە ناگۆڕێ کێشە و معاناتی خەڵقی عێراق زیاد و کەم ناکە ئەمە کێشەکەیە دوجاری ئەم هەڵبژاردنە چۆن نەکرێ بێم پەرلەمانە هەڵوەشێتەوە ڕێکاری یاسایی هەڵوەشاندنەوەکەی کە ئەگەر بکرێت دەبێ پەرلەمانی ئەنجومەنی نوێنەران کۆبێتەوە پەرلەمان چۆڵ بکرێ ئەمان بڕیار بدەن دوجار پێویستی بە یاسایەکی نوێیە ئەبێ ئەنجومەنی نوێنەران بیکە حکوومەتێکی کاربەڕێکەرە بێ ئەنجومەنی نوێنەران بڕیار بدا دەبێ کۆمیسیۆن بگۆڕانی بەسەرابێ لانیکەم ساڵێکی ئەوێ ئەم کارە و ساڵێکیش عێراق بەم بارودۆخی ئێستاە زۆر ئەستە باشە لە ئێستادا دەنگۆیەک هەیە یاخود هەوڵێک هەیە بۆ ئەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دەرەوەی حرەم و بینایی ئەنجومەنەکە کۆ ببنەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هێزێکی تر و هەوڵێکی دیکە هەیە کە ئەم کۆبوونەوەیە ئەنجام نەدرێت کە مقتەدا سەدرا جۆرێک لە مڕاعاتکردنی لایانی سەدریەکان بەدی ناکرێ بۆی کە ئەم کۆبوونەوەی ئەنجام نەدرێ لە ڕاستیدا بێ ئەنجومەنی نوێنەران کۆبێتەوە لە هەر شوێنێک بێ مڕاعاتی سەدرەکانی ژەکەن بەشێکی ناچاریە سەدرەکان وەکوتم جەماوەرێکی زۆریان هەیە لە ناو بەغدا و ئێستا شوێنە گرنگەکانیان گرتووە وەگەر بە زۆر دەریانکەن ئەگەری پێکدادان هەیە ئەم پێکدادانش شیعە خۆی نایەوێ مەرجعیەت نایەوێ ئێران نایەوێ و حکوومەتی ئێستای عێراقی جۆ پێکدادانەی ناوێت تەنها لەبەرەوە دەزەپارێزن چکە ئەگەر بە زۆر بێت و بیانێمانە دەرکەنە دەرەوە ئەگەری ئەو پێکدادانە هەیە بۆی ئەم پێکدادانە ڕوونەدا مڕاعاتی مقتەدا سەدرەکەن تۆ پیان وایە مقتەدا دەستێکی دەرەکی هەیە لە ناو خۆشیە بڕیارەکانی جۆرێک لە عسکەرتاریەتی پێوە دیارە بۆ ئەوەی گرژی و ئاڵۆزیەکان زۆر گەورەتر نەبێ من پێم وایە ڕوونەتێکی زۆریان لەگەڵ خەرجداوە هەرچەندە لایەنگرانی چوارچێوەی هەمانگی پیان وایە حکوومەتیش جۆرێک لە جۆرەکان پشگیری مقتەدا سەدرەکە و لەبەری مقتەدا سەدرمانەوەی حکومەت وەکو کارکتەری سیاسی وەکو کارکتەری سیاسی دەکرێت بڵێن کازمیەکە جۆرێک لە مرونەت و مڕاعاتکردنی کازمی و بەشێک لە بەرپرسانی ئێستای حکوومەتی عێراقی سەر بە تەیاری سەدرین بۆیە ئەوانە مڕاعاتیانەکەن و جۆرێک ناڕاستە و خۆ پشگیریانەکەن چونکە مقتەدا سەدر پێی باش ئەوانە بمێنەوە و خاڵێکی گرنگیش کە ئەو لێ ترسێ ئەوەیە پێی وایە گەربێت و چوارچەوەی هەماهەنگی و هاوپەیمانەکانیان بێنە سەر حکم هەموو ئەم پۆستانە لە سەدرەکان وەردەگیرێتەوە دوجار ڕۆڵێکیان نامێنێ بۆی ڕێگە نادەن ئەو پرۆسەوە بەڕێوە بچێت تاکو و داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت دوجارەکرێت لەسەر هەندێک خاڵی هاوبەش ڕێککەون و لەو ناوەندەدا خاڵی هاوبەش بدۆزنەوە و دەشکرێ مەرجعیەت دەخالەت بکە قسەی خۆی بکە بۆی ئەو بارودۆخەوە بە پشێوی ئاڵۆزی نەمێنێتەوە چونکە ئەگەری یەکێک لە ئەگەرەکان دروستبوونی شەڕی ناوخۆی و هەردوو لاشێزی چەکداریان هەیە و خەڵقی عێراقیش خۆ دەزانی چۆن کەش و هەواکەی گەرمە ئاواش ژینگەیەکی گەرمە ئاواش خەڵکەکەی ئامادەیە بۆ ئەوەی کە خۆپیشاندا با بڵێن شەڕی ناوخۆش دروست ببێ کێشەی گەورەی لێ دروست ببێ کە دوای چارەسەرکردنی زەحمەت کاکدارە وەزیرەکی سەدر کە ئێستا یەکێکە لە کارکتەرە سیاسیەکان گرنگەکان کە تەنها بە تویتەکانی زەڵجەیەکی زۆر دروستەکە لە نێو ئەعلام لە نێو شەقامی عێراقیە باسی لەوە کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا کە ئەوان هەنگاوی دیکە و پلانی دیکەیان دەبێت بۆ جوڵاندنی شەقام بۆ ئەم کۆی ئەم پرۆسە سیاسیانەی عێراق چاوەڕێی چی دەکرێت کە هەڵوێستی دیکەی سەدر چی دەبێت لە نێو مەیدانی سیاسیەکەی عێراقدا لە ڕاستیدا وەزیرەکەی سەدر بۆیە تویتەکانی کاریگەری هەیە لە بەرەوەی نوێنەرایەتی سەدرەکە و پایامەکانی سەدر ئەوەی گەێنێ ئەوان پێیان وایە بە هیچ شێوەیەک نابێ بەم شێوازەی ئێستا حکوومەت دروست ببێ ئەبێ زۆر بە زووی بڕیاری هەڵبژاردن بدرێ و حکوومەتێک دروست بێ کە ئەوان تیا بەشدار بن بەس وەکو وتم مەرج نییە ئەم داوایانە بچێتە سەر چونکە بەشێکی زۆر لە خەڵقی عێراق لەو ڕۆ پشتیوانی مقتەدا سەدر ناکەن ئێرانیەکانیش پشتیوانی ناکەن لە دوجار ئەگەر
توندوتیژی بەکاربێنن یا خەڵکێکی زیاتر کۆکەنەوە یا پەلاماری دامەزراوەکان بدەن من پێم وایە کارەساتێکی خوێناوی ڕۆدا کە ئەمە لە بەرژەوەندیان نییە بۆیە ئەمانە ئەوەندەی هەڕەشەن ئەوەندە بەکردەوە بڕواناکەم سەدر هیچی تری پێ بکرە جگەلەوەی کە پەرلەمانی گرتووە ئەگەر بێت و گرنتی هەبێ و زمانێکی بدەنێ کە بە زووی هەڵبژاردن دەکرێت یا حکوومەتێک دروست دەبێ ئەمان لێی بێ بەش نابن پۆستی گرنگیان دەبێ دوجار ئەمانیش بەوە ڕازیە بن بارودۆخەکە ڕێگە نادرێ بەرەو خراپتر بڕوە یەکەم ئێرانیەکان دووهەم مەرجعەتی شیعە ڕێگە نادا ماڵی شیعەتێکی و پەلاماری یەکتری بدەن ئەمە بۆ چوونی من باشە کاکدارە لە کۆی ئەم یان و مان و نەمانەیە دوجار بڕیارە دروستەکە و دەشێت دوجار قۆناغی داهاتوو بۆ عێراق چی بێت ئەم لایەنانە چ چوارچەوەی هەماهەنگی شیعەکان چ موقتەدا سەدر کامیان سازش لەسەر خواستەکانیانە بکەن بۆ پرۆسەی سیاسی هەردوو لایەنە بە سازش بکەن هەردوو لایەک جۆرێکە بێت من پێم وایە دەیکەن ئەگەر نەیکەن شەڕی ناوخۆ دروست دەبێت بە زۆر بە زووی دەبێت بیر لەوە بکەنەوە حکوومەتێکی کاتی دروست ببێت ئێستا ئەوەن جۆرێک لە فشاریشان لەسەر کورد دروست کردو چکە ناوماڵی کوردیش ڕێک نییە بەوەی کە چۆن کورد بتوانێت کاندیدی خۆی بۆ سەر کۆماری یەکلا کاتەوە هەرچەندە ئەگەر شیعەکان خۆیان یەکدەنگ بن پێویستیان بەوە نییە کورد زۆر هەوڵیاندا کورد یەک کاندیدی هەبێ و بۆ ئەوەی کێشەکە بۆ ئەوان دروست نەبێ بڕیار بن کێ سەر و کۆمار بێ بەڵام کە خوان یەکدەنگ بوون ئەوان زۆرینن هەر کەسێکیان ویست هەر کاندیدێکە بێ دەنگی پێدەن و دوجار سەر و کۆمار دیاریەکرێ ئەو سەر و کۆمارەش ڕێکارە یاسایەکانی خۆی دەگرێتە بەر بۆ دیاریکردنی کاندیدکردنی سەرۆکی حکوومەت تا دەنگی پێ بدرێ بۆیە گرێکوێرەکە بەشێکی بەوە دەکرێتەوە کە سەر و کۆمار دیاری بکرێت کە تا ئێستا نییە بۆیە بەشێک لەو کێشەیە کوردیشتیا بەشدارە ناڕاستەوخۆ کە نەیتوانێت یەکلای بکات بەڵام پرسی سەر و کۆمار لێرە و لەوێ و زۆر جاریش چیەکێتی چ پارتی باسییان لەوە کردووە ئەگەر پرسی سەرۆگەزیرانی و کێشەی شیعەکان یەکلایی بێتەوە پرسی سەر و کۆمار نابێتە کێشەیەک لە عێراقت دەتوانن ئەوان ڕێکەوتنی لەسەر بەڵام من بە هیچ شێوەیەکێتی و پارتی ناتوانن ڕێکەوتن بکەن لە سیاسەتان مستەحیلات نییە بەڵام زۆر دەمێکە خەریکن ئەوە یەک ڕۆژ و دوو ڕۆژ و یەک هەفتە و دوو هەفتە و یەک مانگ و دوو مانگ نییە یەکێتی و پارتی لەم قۆناغا ناتوانی و ناتوانن بەڕاستی پرسی سەر کۆمارێک لاکەنەوە لە بەرەوە من پێم وایە کێشەکان بەقەدەرەوەی کێشەیەکی سیاسی بێبووتە کێشەیەکی شخصی سەرۆکی پارتی کە مەرجعی پارتیە بە هیچ شێوەیە بەرهەمی قبوڵ نیە نایشارێتەوە و سەرۆکی یەکێتیش کە ئێستا بەخۆی تاکە بڕیاردەرە بە هەمان شێوە ڕای وایە کە دەبێت دکتۆر بەرهەم بێ کارچەنە کووتمان لە سیاسەتا گۆڕانکاری بە هەموو کاتێک بەڕێوەیە و دەکرێ ببێ بەڵام تا ئێستا کورد لەسەرەوە ڕێک نییە بەس ماڵی شیعە ئەگەر ڕێک بێ شیعە بۆ خۆی توانێت یەکلای کاتەوە پێشتریش حاڵەتی وامان بۆ پارتی کاندیدێکی هەبوو یەکێتی کاندیدێکی هەبوو بەڵام دوجار شیعەکان بڕیاریان داوە دەنگ بدەن بە کاندیدەکەی یەکێتی و کاندیدەکەی پارتی دەرنەچوو ئەمەشیان هەروە یەکلا بێتەوە بەڵام ئەگەر پێیان وایە ئەگەر زوو کورد ئەمە یەکلا کردایەتەوە و کوردیش بێلایەن نییە لەو کێشەیە ڕاستە ئێستا پارتی دیموکراتی کوردستان دەڵێ ئێمە تا ناوماڵی شیعە خۆی یەکلا نەکاتەوە ئێمە نابین بە بەشێک لە سراعی ناو شیعەکان ینی لایەنگری هیچ لایەکیان ناکەین بەڵام بیدایەت وانە بوون ئەمان چوو ناو پەیمانێتێکەوە لەگەڵ مقتەدا سەدر و لەگەڵ سونەکە دژی ئیطاری تەنسیقی ئەمە وای کرد مقتەدا سەدر سوور بێ لەسەر هەندێک داواکاری خۆی حکوومەت دروست بکە دواتر ڕگ و ڕیشەی ئەو ڕێککەوتنە سێقۆڵی پێشتر لە ئێستادا بەدی دەکرێت لە نێو مەیدانی سیاسێکی عێراق نا من پێم وایە ئەو ڕێککەوتنە سێقۆڵیە لەم بار و دۆخای ئێستا لە بار چووە دوای مقتەدا سەدر پاشەکشەی کرد و ئەم لایەنانە بوونە کەمینە پارتیش بۆ خۆی پاشەکشەی کردووە بە جۆرێک لە جۆرەکان سونەکانی ئێستا خۆیان کێشیان هەیە خەریکە نەبنە دوو بەشەوە بەشێک لە پەرلەمان تاڕە سونەکان کە کاریگەریشیان هەیە پیان وایە ئەدای حەلبوسی باش نییە و دایانەوە کوتلەیەکی تر دروستکەن یعنی ئێستا پشێوی ئاڵزیەکی زۆر هەیە چۆن لە ناوماڵی شیعە هەیە لە ناوماڵی سونەش هەیە و لە ناو کوردیش هەیە کە بە ئاشکرای بینین کە ئەمانە هەمویان وایان کردووە بارودۆخی عێراق دۆخێکی چەقبەستووی هەیە کە تا سەر هەروە نابێ وکوتم من پێم وایە بەم زوانە دەگەنە چارەسەرێک چارەسەرەکە لەژێر هەژمون و کاریگەری و یاخۆ بڵین دەسەڵاتی کێدا دەبێت کێ دەتوانێت ئەم چارەسەری من پێم وایە ئەم چارەسەری هەم ئێرانیەکان هەم ئەمریکیەکان دەیکەن جاری تریش لە مێژووی عێراقی نوێ لە دوای 2023 چەند جارێک حاڵەتی وا ڕوویداوە بەزەو کاتەبوونی سەرۆک مام جەلال کاریگەریەکی زۆر هەبوو زۆری هەبووە کەسێکی کاریزما و پەیوەندی بەهێزی لەگەڵ ئێرانیەکان و ئەمریکیەکان هەردوو لایانی لەسەر مێزی گفتوگۆدا دانا بۆی چارەسەر بێت ئێستا ئێمە ئەو کەسایەتیەمان پێویستە کە نیەتی عێراق بەداخەوە بەڵام
ئێرانیەکان و ئەمریکەکان جارێکتر بۆ چارەسەرکردنی کێشەی عێراق دەبێت پێکەوە کۆ ببنەوە یان هاوڕا و هاودەنگ بن بەم شێوازە دەتوانن چارەسەری بکەن و ئەوانیش دەخالت دەکەن و واش دەکەن کە هەم مقتەدا سەدر بێبەش نەبێت لە حکوومەت و پۆستەکانی و هەم لایەنەکانی تریش هەمویان پراوێز نەخرێن. باشە ڕێککەوتنی ئەتۆمی ئێران ئێستا دووبارە هاتۆتەوە بەرباس لە نێوان ئەمریکا و ئێراندا بۆ ئەم دووبارە دانیشتنەوە لەسەر مێزی گفتوگۆکان و سازان لەسەر کۆمەڵێک پرس بە دیاریکراوی چەند پرسێکی دیاریکراوی کە پەیوەندی بە سوپای پاسدارانەوە هەیە. دەمێ بزانم ئەم ڕێککەوتنا و دانیشتن و سازانی ئەمریکا و ئێران لەسەر پرسی ئەتۆمی و ڕێککەوتنیان کاریگەری دەبێت لەسەر ڕۆژی عێراق. هەر بێگومان یعنی یەکێک لەو ئەجەندایانەی کە هەموو جار لە کۆبوونەوەی ئەمریکا و ئێرانیەکانە هەبوو بێ ناڕاستەوخۆ یا ڕاستەوخۆ بە دوور لە مێدیاش بوو بێ بابەتی عێراقە چونکە بابەتی عێراق چەکێکی گرنگە ئەوەندەی کە ئەتۆمیەکە گرنگە بەلای وڵاتانی ڕۆژاواوە هێندەش دەستێوەردانی ئێران لە عێراق و لە لوبناان و لە ئێمن و لە سووریا و لە وڵاتانی کەنداویش گرنگە و ئێرانی ئەو کارتانە بە کارتێکی بەهێز دەزانێەوە هەموو جارێش ڕاستە خۆیان ناڕاستە خۆ پیان دەڵێ ئەگەر بێت و ئێوە کاراسانیمان بۆ نەکەن داواکانی ئێران جێبەجێ نەکەن ئێران سوور دەبێت لەوەی کێشە دروستکە بۆ ڕۆژاوا بۆ ئەمریکا لەم وڵاتانەی کەتیایەتی بۆیە کاریگەرێکی ڕاستە و خۆی لە سەرۆزی عێراق دەبێت و من پێم وایە ئەگەر ئەوان ڕێکەوتن لەگەڵ ئێران نابکەن هەندێک مرونەت پیشان بدەن لە بەرژەوەندی ئێران ئەو ڕێکەوتنە کۆتایی پێبێ ئێران تەنازول لە بەشێک مافەکانی خۆیەکە لە عێراقا مەجالێکی زیاترەدا بۆی کە ئەمریکا ڕۆڵی خۆی ببینێ لە گۆڕانکاریەکانی ناو عێراق. باش لە دەزانین کە چەند ڕۆژی پێشتر بەر لەم گرژیە نوێیانی کە لە عێراقدا ڕوویە بەڕێز هادی عامری سەردانی هەرێمی کوردستانی کرد لەگەڵ حیزبولایەنە سیاسیەکان و کەسیەکە بیانناو کۆبەوە بەرەنجامی ئەم کۆبوونەوەی چاوەڕێ دەکرێت چی بێ و لە داهاتوودا کۆبوونەوەی دیکەی هاوشێوە لە ناوەند و لەگەڵ حیزبەکانی عێراق ئەنجام دەدرێت لەلایەن هادی عامریەوە کۆبوونەوە و سەردانی هادی عامری بۆ ئەو پێ بڵێ مقتەدا سەدر چۆتە دەرەوەی پرۆسەی سیاسی و ئێستا کارێکی کردەوەکو دەتاوایە لە پەرلەمانان نییە و ناتوانێت لە حکوومەتیشا داوای پۆستی باڵا بکەن هاتبوو داوا لە کورد بکە کە پشگیری بکەن من پێم وایە یەکێتی لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی جۆرێک لە هەماهەنگی و پەیوەندی هەیە و زۆر کێشان لەگەڵ یەکێتی نیشتیمانی نییە بەڵام لەگەڵ پارتی دیموکرات کێشیان هەیە هاتبوو داوا بکە کە پارتیش هاوکاریان بێ و بێتە ناو حکوومەتەکەەوە پۆست وەربگرێەوە پێکەوە ببنە زۆرینەوە حکوومەت دروستکەن و گوێ بە مقتەدا سەدر نەدەن بەڵام لە بارودۆخێکی ئاوایان پێم وایە زۆر گوێی بۆ نەگیرا و پارتیژ ئامادەی دەرنەبڕی بچێ لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی حکوومەت دروستکەوە سەنگەرەکە بگوازێتەوە پشت لە مقتەدا بکە بەڵکو پارتیج لێرە بێلایەنی خۆی ڕاگەیاندووە و پێوتون تا کێشەکانی خۆتان حل نەکەن ئێمە نابینە تەرەفدار لەبەرەوە پێم وایە هاتنەکەی هادی عامری هیچ بەرهەمی کێوتۆی نەبوو بەڵام لە داهاتوو کۆمەڵێک هەر حکوومەتێک دروست کرێ بەبێ کورد و سونە نابێ و بەبێ پشتیوانی کورد و سونە نابێ بۆیە پێویستی بە دانووسان و جەولەیەکی کە و گەڕێکی تری سەردانی دیبلۆماسی هەیە بەرپرسانی بەغدا بێنەوە هەرێم و لەگەڵ سونەکان کۆ ببنەوە دوایەوەی کە لە ناو خۆیانە دەگەنە نەتیجەیەک بۆی بتوانن حکوومەتی نوێی یا حکوومەتی ئایندی عێراق دروست باش لەم شڵەژان و لەم قەیرانە سیاسی و ئابووری و تا ڕادەیە کۆمەڵایەتیانیش کە عێراقی تێدەکەوێت کێش سوودمەند دەبێت چ لە سەرئاستی ئەقلیمی هەرێمی و لە سەرئاستی نێودوڵەتی و لە ناوخۆی عێراقیشدا گرنگترینشە دەوەی خەڵقی عێراق سوودمەند نابێت خەڵقی عێراق ڕۆژ بەڕۆژ وڵاتەکە وێرانکاری زیاترە بێ خزمەت گوزارەکان کەمتر دەبن بارودۆخەکە ئەمە ئەو خاڵەیە کە گومانی لەسەر گومانیانی هەموو لە خەڵقی عێراق باجەکەی داوەتی زەرمەند سەرەکی لە ئاڵۆزیەکان زانێکی سوودمەندی سەرەکی لە ئاڵۆزیەکان من پێم وایە وڵاتانی دەوروبەر ئیسفادەی لەکەن هەموو وڵاتانی دەست لە کاروباری عێراق وەرەدەن حەزەکەن پشێوی عێراق زۆر بێ ئەگەر عێراق دەوڵەتێکی بەهێزی بێکێشەی هەبێ ناتوانن ئاوا دەستی تێخەنەوە ناتوانن ئاوا خێر و عێربێری عێراقیش بەرن و بارەزی خۆیان یاری بە مقدراتی نەتەوەی بکەن لە ئەمریکاوە بیگرە بە درێژایی مێژووی ئەمریکا و ڕۆژاواش نەیویستوە لە عێراق ئیستیقرار ببێ و هەر حاکمێکیش هاتە بێویستی بێتی حساب بۆ ئەوان نەکاوە خۆی دەسەڵاتی عێراق بگرێتە ئەستۆ هەوڵیانداوە بۆ لە ناوبردننی وەکو کەبینی وانە بۆیە ئەم وڵاتانە دایانەوێت عێراق استیقرارێکیانە بێ و پشێویتیا دروست ببێ بەڵام سەدرەکان بۆ لەبەرەوەی ئێستا لە پەرلەمانانی نایانەوێ حکوومەت دروست ببێ و ئەمان بەرکەنار بکرێن بۆیە بەشێک لە پشێوی ئاڵۆزیەکە ئەمڕۆوان دروستیان کردو بە ناوی پشگیری لە داواکانی خەڵقیش ئەم داوایانە بەڕەوا ئەبینێ خۆپیشاندەرانی پێشتریش داوای ئەوان کردووە
بۆیە جۆرێک لە پشتیوانی شەقامیان لەگەڵدایە و ناشکرێ حکوومەتێکی بێهێز و لاوازی وەگەوەی عێراق هەیە پەلاماری شەقام بدا و ڕوبەڕووی شەقام بێتەوە بۆیە دەبێت تەنها بە گفتوگۆ و دانووسان و بە شێوەی دیبلۆماسی چارەسەری ئەم کێشانە بکرێ ئەگەرنا وەکوتمان شەر ئەگەری شەڕی ناوخۆ لە ئارادا هەیە. باش دەزانین لە دەنگدانی پێشتر کە دەی 2021 ئەنجامدرا بەشێکی زۆری خەڵکی عێراق بایکۆتی سندوقەکانی دەنگدان و هەڵبژاردنیان کرد جۆرێک لە بێمتمانەی دەبینرا بە حیزبەکانەوە لە عێراقدا ئەگەر دووبارە هەڵبژاردن ئەنجام بدرێت هەڵبژاردننی پێشوەختە کێکێکە لە خواستەکانی مقتەدا سەدر جۆرێک لە حیزبەکانی دیکەیش دژینین بە فەرمی پێتان وایە بایکۆتەکە و بێمتمانەیەکەی خەڵک لەم هەڵبژاردنەیە زیاتر ڕەنگ بداتەوە لە عێراقیش و کوردستانیش بێمتمانەی خەڵک لە دەسەڵات و حکوومەت گەیشتۆتە ڕادەیەک بە پێی دو ڕاپرسیەکان خوارد لە سەدا 20 خەڵک بەشداری هەڵبژاردنەکانەکە ئەمە بۆ کوردستانی شەروایە و بۆ عێراقیش یعنی زیاد لە سەدا هەشتای خەڵک متمانەی بە پرۆسی سیاسی نەماوە ئەمە لە عێراقی شەهروایە سیاسی یان دیموکراسی بەم پرۆسە سیاسیەکی ئێستا لە عێراقا هەیە باوەڕی پێی نەماوە خەڵک باوەڕی بە پرۆسی دیموکراسیەکی ڕاستەقینە هەیە سندوقی هەڵبژاردن و دەنگدان هەبێ و ئەو لایەنانەی دێنە پێشەوە بتوانن بە دەنگدان بارودۆخەکەیەک لا بکەنەوە بەڵام ئێستا لەم بارودۆخایە خەڵک متمانەی بەهیچیان نەماوە بۆیە لاگەری هەڵبژاردنی نوێدا لە عێراقا جارێ ئەوەلەن بەکو پرۆسە دیموکراسیەکە کە خۆیچێک لە ناتەواویەکانی ئەم پرۆسی دیموکراسی ئەوەیە ئەگەر لە 120 خەڵکیش بەشدار بێت چێ زۆرینەی هێناوە حاکمە و گوێ بەو لە 180 نادرێت کە بەشداری نەکردووە هیچ مافێکی نییەوەی بەشداری نەکردووە کەمە بۆ خۆی یەکێک لە خاڵە نەرێنیەکانی پرۆسی دیموکراسیە کە من پێم وایە بێچارە سەرماوەتەوە ئەو لە 180 کە بەشداری ناکە وەکوایە هیچ دڕۆڵی نەبوو بێ چونکە دوجار زۆرینە چی هێنای ئەوانە حاکمن بەڵام ئەگەر مقتەدا سەدر بەم داوایانەی ئێستایەوە سبێنێ لیستێکی تر دروستکە و هاو بەش بێ لە خەڵکی سنەش و کوردیش و بە خەڵقی عێراق بڵێ منە مێ پرۆسی سیاسی بگۆڕم ئەمە محاسەسە نەمێنێ تەوافقات نەمێنێ لە عێراق و دەستوری ژەگۆڕم و ڕێگە نادەین ئەمانە کۆمەڵێک حزب حاکم بێ و هەمویان بێکە وەکو خۆی ئەڵێکێکەکە بەشکەن و هەرێکی لە تێکی بخوا بۆ میلەتیش نەمێنێتەوە ئەمانە کۆماڵێک شیعار و دروشمن کە میلەتی زۆر خەڵکیش خۆی بێزارە لەوە چه خەڵکی پێ بخەڵەتەوە ئەگەر تعبیرەکە دروست بێەوە خەڵک متمانەی پێ بکەوە دەنگیشی پێ بداوە دەنگێکی زۆریش بێنن بە تایبەتی ئێستا مانگرتنانە بەشێکی بۆ ئەوەیە بۆی کە ڕای جەماوەر بۆ لای خۆیان ڕاکێشن سبەی کە هەڵبژاردنیان کرد و توانێت نەگێکی زۆر بێنن لەوە چه خەڵک ئەگەر ئەمەلی هەبێ بەوەی لایەنێکی سیاسی دەتوانێت گۆڕانکاری بکە ئەو لە 180 کە بڕیاری داوا دەنگ نەدا لانی کەم نیوەی تری بچە دەنگدا و هەموو شتەکانێک لا کاتەوە بەس خەڵک کە تەجروبەکە بینێ هەموو جارە دووبارە بێتەوە چە لایەنێکی دیاری کراوە بنە حاکم و خێروبێری وڵاتەکە بۆ خۆیانە بن دوجار خەڵک بێزارە بێت لە پرۆسەی دەنگدان و بەشداریکردن ئیترەوە بۆ کوردستانیش و بۆ بەغداش هەروەک یەک بەڕێز دارا محەممەد کە بەڕێزیان هەموو چاودێرێکی سیاسی و هەم وەک وەزیرێکی پێشووتر لە حکوومەتی هێرێمی کوردستان لێرە ئامادەبوون زۆر سپاس.